سەرچاوەیەک لە ڕێکخراوی ئۆپیک ئاشکرای کردو کە ڕێکخراوەکەیان بەنیازە بۆ بەرەنگاربوونەوەی کاریگەریەکانی ڤایرۆسی کۆرۆنا لەسەر بازاڕەکانی وزە 600,000 بەرمیل ئاستی بەرهەمهێنانی نەوت زیاتر کەم بکاتەوە، بەڵام چاوەڕێی هەڵوێستی کۆتای رووسیان لەو بارەیەوە. سەرچاوەیەک لە لیژنەی تەکنیکی ڕێکخراوی وڵاتانی هەناردەکاری نەوت ئۆپیک و وڵاتانی تری بەرهەمهێنانی نەوت لە دەرەوەی ئەو ڕێکخراوە بە ئاژانسی بلۆمبێرگی ڕاگەیاندووە کە ڕێنمایی لیژنەکەیان ئەوەیە تاوەکو کۆتایی ساڵی 2020 ئاستی بەرهەمهێنانی نەوت بۆ 2,100,000 بەرمیل نەوت لە ڕۆژێکدا کەم بکەنەوە. ئاژانسی بلۆمبێرگی ئابووری ڕوونی کردوەوە هەرچەندە لیژنەی تەکنیکی ئۆپیک پلس لایانی بڕیاردەر نییە، بەڵام لەلایەن وڵاتانی بەرهەمهێنی نەوتەوە ڕاوێژی پێدەکرێت و ڕێنمایی لێ وەردەگیرێت پێش ئەوەی لە کۆبوونەوەکاندا بڕیاری کۆتایی بدرێت. لای خۆشیەوە سێرگی لاڤرۆڤ وەزیری دەرەوەی رووسیا ڕایگەیاندووە مۆسکۆ پشتگیری لە پێشنیاری لیژنەی تەکنیکی ئۆپیک پلس دەکات بۆ ئەوەی بە شێوەیەکی کاتی 600,000 بەرمیل ئاستی بەرهەمهێنانی نەوت زیاتر کەم بکرێتەوە، وەک هەوڵێک بۆ بەرەنگاربوونەوەی ئەو کاریگەریانی ڤایرۆسی کۆرۆنا لەسەر بازاڕەکانی نەوت دروستی کردووە. لاڤرۆڤ ئەوەشی خستوەتە ڕوو کە پێشبینی دەکات لە نزیکترین کاتدا رووسیا هەڵوێستی خۆی لەسەر ئەو پرسەیەک لا بکاتەوە و بڕیاری کۆتایی لەسەر کەمکردنەوەی ئاستی بەرهەمهێنانی نەوت بدات. لەلایەکی ترەوە عێراق وەک دووەم گەورە وڵاتی بەرهەمهێنەری نەوت لە ڕێکخراوی ئۆپیک ڕایگەیاندووە ئەوان پشتگیری تەواوی هەموو جۆرە ڕێکەوتنێک دەکەن کە ببێتە هۆی سەقامگیری بازاڕەکانی نەوت. هەر لەو چوارچێوەیەشدا محەممەد عەرقاب سەرۆکی ڕێکخراوی وڵاتانی هەناردەکاری نەوت ئۆپیک ڕایگەیاندووە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بۆتە هۆی ئەوەی خواست لەسەر نەوتی جیهان 250,000 بەرمیل لە ڕۆژێکدا کەم بێتەوە. هەر ئەوەش وای کردووە بازاڕەکانی نەوت هاوسەنگی خۆی لە دەست بدات. ئاماژەی بەوەش داوە بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و ماوەی 3 ڕۆژە لیژنە تایبەتمەندەکانی ڕێکخراوی ئۆپیک لە کۆبوونەوەدان و تاوتوی چەند بژاردەیەک دەکەن بۆ ئەوەی هاوسەنگی بۆ بازاڕەکانی نەوت بگەڕێنەوە. ئاژانسی بلۆمبێرگ ئەوەشی خستوەتە ڕوو تا ئێستا کۆدەنگێکی تەواو دروست نەبووە بۆ ئەوەی بڕیاری کۆتایی لەسەر کەمکردنەوەی زیاتری بەرهەمهێنانی نەوت بدرێت، بۆیە پێشبینی دەکرێت کۆبوونەوەکانی ئۆپیک پلس بەردەوامی هەبێت تا دەگەنە دەرەنجامێکی کۆتایی. ئەمەش لە کاتێکدا لە سەرەتای ئەم ساڵەوە نرخی بەرمیلێک نەوت 11 دۆلاری لەدەستداوە و کەمترین ئاستی لە ماوەی 12 مانگی ڕابردوو تۆمار کردووە، هەر بەرمیلێکی بۆ 54 دۆلار دابەزیوە. ئەوەش وای کردووە نادڵنیایی لای ئەندامانی ئۆپیک دروست بێت و کۆبوونەوەی بەپەلە ئەنجام بدەن بۆ ئەوەی ئاستی بەرهەمهێنانی زیاتر کەم بکەنەوە و پێشبینیش دەکرێت وادەی کۆبوونەوەی داهاتووی ئۆپیک کە 4 ئاداری داهاتووە پێش بخرێت و لە مانگا بەڕێوە بچێت.